خۆشەویستەکانم ئەمە گەورەترین نیعمەتە خوای بە ئینسانی داوە. هیچ نیعمەتێک نییە، هیچ ئەندامێکیش نییە ئافرەت بەرامبەر بە پیاو جگە لە جوانێکی پێی بنازێ ڕەحم و هێلکەدان و مناڵبوون و شیدانی نەبێ. چیت هەیە لە پیاو زیاتر؟ ئادێ هەموو مەکر و نازەکە قوبوڵەکەی چییە؟ ئەی چی؟ ئێوە مناڵە خەنەوە، مناڵ گەوراکەن، ئێمە بۆ منە تازانی. بۆیە ئافرەت کە مناڵی نەبوو یەکسەر لەوە ئەترسێ پیاوەکەی ژنی بەسەر بێنێ، چکە بۆ پیاوەکی ئێوێ، غەریزەکە ئێوێ. بۆیە ئەمە گەورەترین نیعمەتە خوای گەورە بە ئینسانی داوە. تۆ یەک بڕیارە دەی ئەڵی وەڵام من دوو مناڵە خەمەوە، پیرۆزە بێ. بۆ دوو مناڵەخی تۆ باوکی من؟ وڵای کاک تۆ لەبەر دوو هۆکار، یەکەم دنیاکە زۆر زۆر فاسید بووە، مناڵ پەروەردە ناکرێ. دووەم عادی بەخوا پارەکەمان مەحدودە و معاشەکە ئاوایە و ڕۆژێ هەیە و ڕۆژێ نییە و لێبڕین هەیە و نازانم مەسرفەکە زۆرە و ئەنجا ئەم هەموو تەکنۆلۆژیایشی چۆتە سەر و بەخوا پێمان بەخێو ناکرێ. وا ئەزانێ کە ئەم ڕزقە لای ئەمە. وما من دابة في الأرض إلا على الله رزقها. هیچ پێدارێک نییە کە بەسەر ئەرزە ئەڕوات إلا ڕزقی لای خوای گەورەیە. خوایەک ماسیەک لە بەحرە بێخەم ناکە، خوایەک مێرولەیەک لە کونەکەیە بێڕزق ناکە، خوایەک تەیر بەم بەیانیە هەر هەمووی ئەڕوات دەست بە لە سیقەدان وچکەکەی، هەر هەمووی بەتاڵە یەتەوە هەمووی پڕە، یەک تەیر نییە بە بەتاڵی بێتەوە ئێوارە خوای گەورە ڕزقی وەنە نادەبێ. لەوانەیە لە ئینسانەکانە برسی هەبن، ئەوش خۆمان خۆمان برسیەکەین، خۆمان لە یەکتری ئەگرینەوە، خۆمان احتیکارەکەین، خۆمان زەکاتەکەمان ڕاگرین. بۆیە لە بین ئینسانەکانە بەس ئەوانی خوای گەورە ئازادی کردوون قەت بێ ڕزق نابن. قەت یەک حەیوان نابینی لەسەر ئەرزە مەگە بە شتێکەوە ببەسرێتەوە نەتوانێ بجوڵێ ئیلا خوای گەورە ڕزقەکەی بوانێرێ. لەبەرەوە تۆ خەمی ئەوەتە تۆ ڕزقی ئەو مناڵە بیت. هیچ کاتێ باوکو جان ئەوە بیر مەکەنەوە، ئەو مناڵە ڕزقی بەخۆی بێتی. بۆیە خوای گەورە فەرمێ ولا تقتلوا أولادكم من إملاق نحن عبد الله من إملاق نحن نرزقكم وإياهم ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم. سبحان الله دو آيات. فمن مناڵە کانتان لەبەر برسێتی و فەقیری مەکوژن، یعنی چی لەباری مەبن. ئەژناکو ئینسان مناڵ بلە دایک بوو ناتوانێت بیکوژێ، کەس دەستی ناچێتە ئەوە. وایە خوای گەورە فەرمێ من ئیملاق، کاتێ خۆتان فەقیر بوون هیچتان نەبوو مناڵەکانتان مەکوژن، چونکە نحن نەرزوقکم ئێسێ و فەقیرن. خوا گەورە فەرمێ ڕزقی ئێوە ئەدەم ئینجا مناڵەکانیشتان بۆ، چونکە ئینسان ئەگەر یەکەم جار فەقیر بوو بەس خەمی خۆیەتی هەڵبەی خۆیەتی نان بخوا. لەبەرەوە خوای گەورە خۆی پێش خستووە فەرمێن ڕزقی ئێوە ئەدەی ئینجا مناڵەکانیشتان. لەوی ترا فەرمێ ولا تقتلوا أولادكم خشية إملاق، مناڵەکانتان لە ترسی فەقیری مەکوژن، مەڵێ بەشم ناکە. خوای گەورە بایعەکی ئەوی پێش تۆ خستووە فەرمێ نحن نرزقهم وإياكم، ڕزقی ئەوم لەگەڵ خوای نێرە بخەمە نێر. سی مەفهومەکە چەند جوانە. لەبەرەوە قەت وا بیر نەکەیتەوە ئەم ڕزقە هی تۆیە یان ئەم ڕزقە هی پیاوەکەتە، ئەم ڕزقی ئەو مناڵەیە. خوای گەورە بۆیە نێرێ لە هەر شوێنێکا بێ، بەدەست تۆ نەبێ، بەدەست هەر باوژنێک و بەدەست هەر دایەنێکی شەوە بێ بۆیە نێرێ ئەگاتان لێی بێ.